Hey, what's up guys? Welcome to Learn&Explore. من راستیم خوشحالم که گرامولاتان لویدیویکی ندا. لام ویدیودا باسی 5 دەستەواژەی گرنگەکەین کە بە دڵنیاییەوە لە قسەکردنا بەکارهێنێت و ئەم دەستەواژانە لە قوتابخانەکان فێر ناکرێت. بۆیە لەگەڵمان بن پێشەوەی دەست پێ بکەین ئەگەرتان لە ئینستاگرام و فەیسبووک لەگەڵمان بن لینکی هەردووکەم لە دیسکریپشنی ڤیدیۆکە داناوە و هەروەها ئینستاگرامەکەش لەسەر شاشەکە بینن. با دەست پێ بکەین. یەکەم دانیان fair enough ئەمە لە دوو کاتی سەرەکیە بەکارهێنرێت. یەکێکیان ئەوەیە کە بە مانای ئۆکەی دێت واتە باشە. بۆ نمونە کەسێک داوەتەکەیت و ئەویش پێت دەڵێت ئیشم هەیە مەبەستەوەیە کە ئیشی هەیە و ناتوانێت بێت بۆ داوەتەکە تۆش پێڵێیت fair enough واتە ئۆکەی کێشە نییە. لە کاتێکی ترا بەکارهێنرێت ئەویش ئەوەیە کە بتەوێت کۆتایی بە دەمەقاڵەی نێوان دوو کەس بێنیت یان بۆ نمونە خۆت لەگەڵ کەسێکا دەمەقاڵەیەکەکەن بۆ ئەوی کە کۆتایی بۆ بێنیت ئەڵێی fair enough. ئەمە لە ئەو کاتانەیە بەکارهێنێت زیاتر کە بۆ نمونە باسی ئاین نەکرێت یان باسی بۆ نمونە دوو کەس یەکێکیان جمهوری ڕۆناڵدۆیە یەکێکیان جمهوری مێسیە ئەگەر هەتاوەکو بەیانی لە گفتوگۆ و مناقەشە بەردەوام بن هیچیان ناگەن ئەنجام بۆیە یەکێکیان ئەڵێت fair enough مەبەستەوەیە کە کۆتایی بە مشت و مڕەگە بێن و باسی شتێکی تر بکەن. دووەم دەستەواژە why not واتە بۆنە. بۆ نمونە ڕەفیقێکی دەڵێت بڕۆینە دەرەوە تۆش دەڵێیت why not بۆنە با بڕۆین. سێم دەستەواژە I'm afraid ئیتر لە دوایەوە قسەیەکی ترەکەین. خۆی I'm afraid بە مانای ئەوەیەت کە ئەترسم بەڵام کە لە کاتی گفتوگۆکردن و لەم شێوازەیە بەکارهێنرێت بە مانای I'm sorry واتە داوای لەبوورنەکەم دێت. بۆ نمونە کەسێک داوەتە ئەکات تۆش ناتوانیت بڕۆیت پێڵێیت I'm afraid I can't داوای لەبوورنەکەم ناتوانم. چوارەم دەستەواژە good for you بۆ دوو مەبەستی سەرەکی بەکارهێنرێت. یەکێک لە مەبەستەکان پۆزیتیڤە و ئەوی تریشیان نێگەتیڤە. بۆ نمونە و بە شێوازی قسەکردنەکەەوە یان بە لەحنی قسەکردنەکەیە ئەیناسیتەوە کە ئایا ئەمە پۆزیتیڤە یان بۆ نێگەتیڤ بەکارهێنراوە. مانە پۆزیتیڤەکەی ئەوەیە کە پیرۆزە. بۆ نمونە کەسێک تازە تەخەڕوجی کردووە تۆش پێڵێیت good for you واتە پیرۆزە یان کەسێک ئیشێکی تازەی دۆزیوەتەوە تۆش پێڵێیت good for you واتە پیرۆزە. بەڵام لەو کاتەیە کە بۆ نێگەتیڤ بەکارهێنرێت لەحنی قسەکردنەکە جیاوازە یان لەحنی وتنەکەی جیاوازە. لە بریەوەی کە بڵێ good for you ئەڵێ good for you. بۆ نمونە کەسێک لەگەڵت ئیشەکات و واز لە ئیشەکە ئەهێنێت تۆش پێت خۆشە یان هیچ بەلاتەوە گرنگ نییە کە کاتێک پێتەڵێت کە وازی لە ئیشەکە هێناوە تۆش پێڵێت good for you مەبەستەوەیە کە I don't care یان بەلای منەوە گرنگ نییە. کۆتا دەستەواژەی ئەمڕۆ take it easy واتە بە قورس هەڵی مەگرە یان بە قورس وەری مەگرە. بۆ نمونە TRG کە لە بەردەممایە بەیانی ئیمتیحانی هەیە ئەڵێ ئیمتیحانەکەم قورسە نیش پێڵێم take it easy واتە بە قورس هەڵی مەگرە یان بە قورس وەری مەگرە ئاسانە یان بە مانای ئەوەیەت کە کوورە هیچ نییە take it easy واتە کوورە هیچ نییە. بەم شێوەیە ڤیدیۆڕۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆگەنان بەدڵ لایک بکەن بۆ هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بەدڵتان نەبوو دیسلایک بکەن. ئەگەرتانەوێت ئاگادار بکەن کاتێک ڤیدیۆی نوێ بڵاوەکەینەوە سبسکرایبی چانەڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش ئۆن بکەن. تاوەکو ڤیدیۆ داهاتوو خۆتان لەگەڵ.